فلێکسەکە احتیاجی زۆرە دەستەکە احتیاجیە بابێنە پێش فلێکسەکە احتیاجیە مێردنشینەکانەوە تاکو سەدەی 21 ئەم شەڕانە نەفرەت کراوە حرام کراوە لە هەر بەشێکی کوردستانە بێ هەموو دەزانن کوردستان بە قۆناغێکی هەسیاردا بەڕێوە دەچێت بوونی قەیرانی ئابووری پەتای کۆرۆنا کێشەی هەرێم و بەغدا بوونی داعش وەکو هەڕەشەیەک لەسەر سنووری کەرکووک و جێناکۆکان و لە هەمان کاتە حملەی تعریب تا ئێستا لەسەر ئاسی سنووری کەرکووک بەردەوامە هەمووتان دەزانن دەوڵەتی تورک بە پشتیوانی ئەمریکا هەموو ڕێکخراوەکانی ئەنجومەنی ئاسایش بە تایبەتی ناتۆ کە ئیدعای مافی مرۆڤایەتیەکەن لەسەر ئاسی سێ بەشی کوردستان حملەیەکی گەورەی داگیرکاری قڕکردن و ژنۆساید بەڕێوە دەبن و ئەو شەڕەیان هێناوەتە ناو نێو ماڵی کوردی بە تایبەتی لەسەر ئاسی باشووری کوردستان ئەم پیلانە قێزەوەنە لە دوای شکستی ئۆپەراسیۆنی سوپای تورکیا لە هەموو مەیدانەکانی جەنگ چ لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوین بە تایبەتی لە سووریا و چ لەسەر ئاسی رووسیا بە تایبەتی لە ئازربایجان و ئەرمەنیستان و بە تایبەتی لەسەر ئاسی باشووری کوردستان لەسەر ناوچەی هەفتانین و خواکورک سوپای تورکیا گەورەترین گورجی خوارد بۆیە لەسەر ئەو ئەساسە تورکیا ئەمڕۆکە لەسەر ئاسی تورکیا گەورەترین قەیرانی سیاسی قەیرانی ئابووری قەیرانەکانی لێبۆتەوە هەر بۆیە ئێمە پرسیارەکەین لە پارتی دیموکراتی کوردستان قەیرانی هەرێمی کوردستان بە قەیرانی شەڕ کۆتایی پێ نایەت ئەو قەوارەی ئەمڕۆ لەسەر ئاسی هەرێمی کوردستان لە باشووری کوردستان هەیە دەکەوێتە مەترسیەوە